سڵاو بەردەوام دەبین لەگەڵ کاک محەممەدی حاجی محموود. سڵاو کاک محەممەد. کاکە حەما بێگومان لە ناو شۆڕشی کوردیا کۆمەڵک سەرکردەی دیارمان هەن وەک دەرەکەوێ بەڕێزت لەگەڵ هەمویانە جۆرێک لە پەیوەندی تێبێ بەڕێز مام جەلالی ڕەحمەتی بەڕێز کاک نەوشیروانی ڕەحمەتی بەڕێز کاک مەسعود بارزانی بەڕێز خوا لێ خۆش بوو کاک ئیدریس بارزانی و ئەوانەی تر. من لەگەڵ جەنابی مام جەلال لە شەڕی ناوخۆ بووین تەعزیەمانە بۆ نامی بۆ نووسیم بە مادەر پەیوەندی پێوە کردوم و ئیشێکی بۆ نامی بۆ نووسیم ڕەنگە نامەکانی لە کتێبەکانە جەنابتان لە کاتی شەڕی ناوخۆدا خوێن بێتەوە نامی بۆ نووسیم پەیوەندیەکانمان نەبشراوە هەمیشە لەگەڵ جەنابی کاک مەسعودی ئێمە پەیوەندیمان هەبووە ڕەنگە پەیوەندیەکە ینی درەنگ بوو بێ بەڵام هەر پەیوەندیەکانمان بەردەوام بوو ئێستاش پەیوەندیانە تا ئیشای بەردەوامی هەمویان ینی تا بەس لەگەڵ کاک نەوشیروان ناڕێک نەبووی بەڵێ لەگەڵ کاک نەوشیروان نا لەگەڵ کارنیشوان ئێمە پەیوەندیمان هەر باش بووە و پەیوەندیمان سەرەتاش پێکەوە زۆربەی شتەکان کارنیشوان لەگەڵ منە بیرروڕایە گۆڕیەوە و دەو دوایەش لە دوای نەوەدەکانی هەتا بزوتنەوەی گۆڕانی دروست کرد هەموو مەسئولەکانی برادری من کە ئەسکەری بوون لەگەڵ یا سیاسی بوون کادر بوون هەمووی نار بووە ئێرە بە گوڵەخانە بۆ لام و پێکەوە ڕاماگۆڕیەوە دوای داوای کرد بیبینم بینیمان قسەمان کردو لەسەر ڕووداواکان مڕەیەکانی خۆم بەسەراحەت هەموو پێوتووە لە ئێرە لە بەریتانیا لە هەموو شوێنەکان قسەم لەگەڵ کردووە ئێمە پەیوەندیمان لەگەڵ هەمویانە باش بووە و من هەتا لە ڕاپەڕین کاک نەشیوان نامی بۆ من نووسیوە کادرەکان بنێرم بۆ خوارەوە من ئەمە بچمە سەر باسی ڕاپەڕین ینی بڵین هەموو هێزەکان بێکەوە ڕاپەڕینتان کرد ئێمە لە ڕاستی کاتێکە ئەنفال کرا کیمیاوی کرا ئەو هێزانەی حکوومەتی عراقی لە شەڕی ئێران عێراق دەستی بەتاڵ بوو هاتە سەرمان ئەوە بوو پێشمەرگە لە ڕووی سەربازیوە لە کوردستان تقریبان چوونە حدودەکان یا لەسەر حدودەکان بوون ئەوە بڵێ تووشی نەکسەیەکی کردین ینی پێش لە ڕووی عسکەریەوە بەڵام پێشمەرگە هەرمایەوە لە مەفرەزەکان لە شاخەکان مایەوە مەفرەزەی بچوو ئێمە لە سوورێن تانەوە دویەکە بارگەکانمە لێرە مایەوە دوایەوە پێشتر پرۆژەیەەکە بوو دوایەوەی کاگیریسی ڕەحمەتی و مامزای ڕەحمەتی یەکیان بینی لە تاران پرۆژەیەک ئامادەکرا بوو بەڵام ئێمە لە ساڵی 1970 لەگەڵ یەکێتی لەسەر بەرەی کوردستانی قسەمان کردبوو ڕێکەوتین ئەو کاتە لە ساڵی 1970 پێم وایە مامزەلال و کاک ئیدریس یەکیان بینی لەوێ ئەوان پرۆژەیەکیان هەبوو کە چۆن بتوانین جەبهەیەک دروستکەین ئەو کاتە حیزب عێراقیەکان دەژی جەبهەکە بوونیانەوە ئەو کاتە شەڕی براکوژی نەما بوو لە بەینی یەکێتی و پارتیا دوای ئەوەی کە ئێمە هەموو چوینە ئێران هەمومان 1970 چوونە بەڵێ 1970 زیاتر چوونە ناو ئێرانەوە 1970 لێرە بووین 1970 قەنەداغمان ئازاد کرد کاتێک کاک ئیدریس و مام جەلال ئەوان 1970 بوو چونکە کاک ئیدریس لە 1970 ئەمری خوا ئەوان 1970 سەرەتای 1970 کۆبوونەکان لە تاران کرد کۆبوونەکان لە تاران کرد لە پەراویزی ئەو کۆبوونەکانی ئیسلامی و کۆبوونێکی گەورە کرا لە تاران لە پەرازی ئەو کۆبوونەدا لەو کۆبوونە کاک ئیدریسی ڕەحمەتی و مام جەلای ڕەحمەتی هەردووکیان ڕێکەوتن ئەو کاتە جەنابی کاک مەسعود لە بادینان بوو پێم وایە ناوچەی بادینان بوو پێم وایە ئەو کاتە ئەوان ڕێکەوتن کە ڕێکەوتن کلێشەیەکیان دروست کرد بۆ جەبهەی کوردستانی بۆ جەبهەی کوردستانیە پێکەوە چۆن توانین کار بکەین هەمومان ئەوە بوو کاک ئیدریسی ڕەحمەتی کۆچی دوایی کرد کە کاک ئیدریس کۆچی دوایی کرد وەفدێکی هین هاتە لای ئێمە یەکێتی نیشتمانی کاک نەشیروان کاک دوکتۆر فواد مەحسووم کاک فەرید عەبدولقادر پێم وایە شەشێکی تر بوون کاک ڕەسوڵ و بەرادانی ئێمە داوای لێکردن وتیان کاک ئیدریس کۆچی دوایی کرد بۆ ناچیت کاک مەسعودی تازە گەڕاتۆ لە بادینان بچین تەعزیە بکەین وتیان ئاخە تا ئێستا ئێمە نەچوێتە مەخەڕی پارتی وتیان بە تەعزیە بچین بۆ تەعزیە کۆمەڵایەتیە بەڵێ کۆمەڵایەتی و تەعزیە کاک نەشیوان موافقەتی کرد ئێمە کاک خاجەباریمان نار لەگەڵ سیارەیەک بچێت خەبەر بە کاک مەسعود بدات وەفدێکێتی دێ بۆیە کاک قادر ڕۆی ڕێەکە دوورە لە خانەوە بچیتە نەغەدە و لێەوە بۆ ئۆرمیە و لە ئۆرمیە بگەڕێتەوە بۆ ڕاژان دوورە 4 ساعتی و ڕەنگە کوێنە دێک دوو ڕۆژ کاک ڕەسوڵ پێشنیاری کردوتی کاک نەشیروان بۆ ئێمە خۆ بۆ تەعزیەشین بۆ خەبەر بدەین با بچینەوە دوای کاک قادرە و خۆشمان ڕۆین و ئەوانە ئێمەش و کاک قادری بەیەکەوە گەشتینە ڕاژان کە چوینە ڕاژان بەڕاستی کاک مەسعود و مەکتەبی سیاسی و کاک عەلی عەبدوڵڵا هەموو برادەرەکان پێشوازیەکی زۆر گەرمیان کرد زۆریان پێخۆش بوو کە ئەو وەفدە یەکێتی بۆ تەعزیە چووەتەوێ
کە چووە لە ژوورە دانیشتن کۆبنەوەیە کرا لە ژوورەوە دوای کۆبنەوەکە کاڕسووتی کاکە ئێوە جێ دێڵین ئەچینە دەرەوە خۆتان ڕێکەوە ئێوە خۆتان ڕێکەوەن دوای سعاتێک سعات و نیوەک جەنابی کاک مەسعود بەڕێز کاک نەشیروان بە پێکەنین و هەمویان هاتنە دەرەوە وتیان ئەم شتمان کۆتایی پێناوە کە هاتنە دەرەوە ئەو باشە بەرهەمی ئەم بەرەی کوردستانی ڕاپەڕین و دوای ئەوەش دروستکردنی یا دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بەڵێ جامە بەسمەیە کە هاتنە دەرەوە هینێکیان ئامادە کرد شتێکیان ئامادە کرد بوو سەیریان کرد لەوێ پارتی و یەکێتی و سۆسیالیست ئیمزایان کرد جێگەی هینیان هێشتەوە حزبی شیوعی وتیان ئەو کاتە ئەبوو حکمت دەکوێ بابێت لەگەڵ پاسۆک جێگەی ئەوانیان هێشتەوە بۆ جەبهە کوردستانیەکە ئەوە جەبهەی کوردستانی من پێم وایە ڕاستە لە دەرەوە بوو تقریبا ئەوە مانی هین بوو پێنج شتێکی وای پێنجی حەوت بوو پێنجی مانی حەوتی ئەشتاوەش بوو بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشدا کە ئەو وەزعانە ڕوویدا جەبهەی کوردستانی بوو بە چەترێک پێشمەرگە لە کوردستان نەمابوو زۆر کەم مابوو مەفرەزە مابوو بەڵام توانی قەواعیدی هەمووی یەک بخاتەوە یعنی ئەو کێشە و مشکلانە لە بینی قەواعیددا یەک بخاتەوە تەمومژێکی ڕواندەوە بۆ خەڵکی کوردستان بەرەی کوردستانی پێم وایە دەورێکی زۆر گەورەی هەبوو یەکەم بڕیاریدا دەسەڵات لە شاخ و لە بەرەی کوردستانی بگوازێتەوە بۆ پەرلەمان دەستکەوتی بەرەی کوردستانی بوو کە شەڕی شارەکان زوو کۆتایی پێبێت و ئەفاتێکیان دەرکرد ئەوە یەکێک بوو لە دەستکەوتەکانی بەرەی کوردستانی یەک شارەکان مەبەست چیانی ئەفاتی دەرکرد کە هەموو چەکدار و گشتی پێکەوە بەڵێ بەڵ هەمووی ئەفاتێکی بۆ دەرکرد ئەوە دوو شتی گەرنگ بوون هەردووکیان مەسەلا یەک ساڵ حکمی کرد لە کوردستانە بەرەی کوردستانی توانی دوای ئەوەی حکوومەتی عێراقی هێزەکانی کشاندەوە ئەنی ئەو ئیدارەی کوردستانی بەڕێوە برد پێم وایە ئەو کاتت زۆر باش بەڕێوە ڕەنگە لە ئەمانە دەستکەوتی گەورەی بەرەی کوردستانی بوون بەڵام دوای ئەوە کاتێکە وەزعی ئیمکانێت و پارە و شار و جەماوەر هات داوای نەخۆی ماتینەوە دویەک هەموو جەماوەر یەک ڕێی هەبوو هەموو پێکەوە بوون ئێماتین هەلێکی لە کۆڵانی قەڕێک مادانەوە باش بەشمان کرد لە شەڕی ناوخۆی بەڕستان پشتگیری یەکێتیتان نەکرد یا بێلایەن بوون نا ئێمە لە سەرەتای شەڕی ناوخۆ پشتگیریمان نەکرد لە یەکێتی ئێمە بێلایەن بووین کەوتینە بینی هەردوو لا هەوڵیشماندا زۆر بەڵام دوای ئەوەی کە ئێمەش بەری شەڕەکە کەوتین لە ڕاستی ئێمە کومان چەندجار ئێمە تووشی ئەوە بووین لە ناوژیوانیە تووشی شەڕ بین ئێمە بەری شەڕەکە کەوتین کە بەری شەڕەکە کەوتین ئێمە دیفاعمان لە یەکێتی شوانی کوردستان کرد باشە بەس تۆ لەم کتێبەتە گلەی لە یەکێتیەکەی کە دوایی بەبێ ئیزنی ئەوە لەگەڵ پارتیان ڕێککەوتون تەنانەت خانۆکانی وشێنیاوەتەوە بە پارتی بەڵێ دوای ئەوەی کە ئێمە شەڕەکە کۆتایی هات دوای شەڕەکە کە کۆتایی هات من تەمەەن زۆر هەوڵمدا بۆ ئاشتەکە هەتا مەکتەبی سیاسی یەکێتی و حیزبەکان ڕێگەیان ڕێیان نەبوو کە مامزرا بچێ بۆ لای کاک مەسعود بۆ سەلاحەدین من یەکێک بووم لەوانە کە مامزرا پرسی منی کرد من ڕازی بووم مامزرا وتی تۆ وەختی ناخواردن نێڵەکە قسە بکات خۆی بە سیارێ دوو سیارە ڕۆیشتەوە بوو جەنابی کاک مەسعود هات بەدەمیەوە بۆ هێران ئەو کۆبوونەوە لە ماڵی بەڕەحمە بێت حەمایل خان کرا مامزرا و کاک مەسعود هەردووکیان لێ بوون مامزرا وتی بە منتی بە حەمایل خان وتووە ساوەڕم بۆ دەدەستکات لەوێ نانەخۆم ئەمانە هەمووی مامزرا لەگەڵ من باسیە کرد ڕۆژانە کە ئەو کۆبوونەوە کرا ئەو کۆبوونەوە ڕێکەوتن لەسەر هەموو شتەکان مامزرا و کاک مەسعود ڕێکەوتن لەسەر هەموو شتەکانیان کۆتایی پێنا ئەو ماوە دوور درێژە کە پێکەوبوون دوایی ڕێکەوتنی ئیستراتیژی و دوای کۆمەڵشتی تر دوای ڕوخانی ڕژێمی بەعەز دوای کۆمەڵشتی گەورەی بە دوا هات لە ڕاستیە لە دوای شەڕی ناوخۆ ڕێکەوتنی دوای ڕێکەوتنی واشنگتۆن و وەلبرایت و ئەمانە دوای ئەوە بوو مامزراج بوو بە سەر کۆمال لە عێراق و جەنابی کاک مەسعود بە سەرۆکی هەرێم و ینی کارێکی زۆر گرنگ و باشیان کرد کاک حەما لە ساڵی 2003 کاتێک کە ئەمریکیەکان هێن بۆ عێراق هێرشەکەنە سەر عێراق هێرشەکەنە سەر ئەم ناوچێش بەڕێزت لە بەشی پێنجەمی یادەوەریەکاندا بە تەفسیل باسی لێدانی کۆمەڵی ئیسلامی و ئەنسار الئیسلامت کردووە وەک دەرەکەوێ مامۆستا عەلی باپیر لەم شوێنەی ئێستای ئێمەتیاین هات بێتە ئێرە لەو کاتێ پێشەوەی کە باسی ئەوە بکەین من ئەمەوێت ئیشارەت بە شتێکی تر بدەم کە کاتی هینکاتی ئەوە ئاشتەکە ڕاستە یەکێتی بە ئێمە وتی ئێمە خۆت نابێت کێشەی قەزەی کورد لەسەر ئێوە ڕاگرین و پارتی لەگەڵ ئێوە ئاش نابێتەوە و
ئەوانەی پێوت نەتاوتی لە ڕێ عشارەوە مەگەر محاولە بکەن ئەمانە دوایی لە سەردانێکمان کرد بۆ میسر لە میسر دایلۆکی عەربی کوردی هەبوو لە میسر لەوێ بووین لەوێ کاک وشیار زێباری بە نێنەرەکەی ئەمە یوتوب کە شێختایەت ئەڵێ حەز دەکەم پەیامێکی کاک جەنابی کاک مەسعود و کاک نەشیروان بەرزانی پێی بڵێم ئێویستم باشە مامجەلادی لێ بۆ کات هەمویان لێ بوون لەوێ کاک وشار شەو هات بۆ لای من لەوێ پەیامی کاک مەسعود و کاک نەشیری بە مندا کە ئێمە ئەیانەوەی لەگەڵ سۆسیالیستە ڕێکەون وتم زۆر باشە کە چوومەوە لەگەڵ بەرەدەرانی خۆمان کۆبوونەوەکەم و ئەگەدار تەکەمەوە من هاتمەوە هەموو ڕازی بوون من نامەیەکم نووسیوە بۆ کاک وشار ئەڵێم ئێمە ئامادەین بۆ کۆبوونەوەکە دوایی کاک وشار بۆ جاری دووەم لە وەڵەندا هاتە لام لە وەڵەندە لە وتێلێک بوو لە ئەمستەردام لەوێ زۆربەی شتەکان ڕێکەوتین لەوێ ڕێکەوتین دوای ئەوە لە کرماشان لەگەڵ کاک نێچیروان بەرزانی و کاک ئازاد بەرواری لێ کۆبووینەوە دوای لە تاران لەگەڵ کاک نێچیروان کۆبووینەوە دوای لە ئۆرمێ لەگەڵ جەنابی کاک مەسعود و مەکتەبی سیاسی کۆبووینەوە ئیتر ئەوە کۆتایی ڕێکەوتنەکە ساڵی چەند بوو ئەمە خۆی درێژەی کێشا لە لە هەشتاونەوەی ئەمە باسی 2002 ئەەکەم ینی دوای 2002 ئەمە هین بوو دوایەوە ئێمە لەگەڵ پارتی ڕێکەوتبووینەوە کاک حەما با بێمەوە سەر مەسلەی لێدانی ئەنسار الئیسلام کە کۆمەڵیشی پێوە بوو بەڕێزت لە بیرۆریەکان تا باسی ئەوکەی کە ئێوە با بڵێن ئاگاداری کۆمەڵی ئیسلامیتان کردووە کە ئەمریکا لێتان نەدا خۆتان دوورخەنەوە لە ئەنسار کەچی ئەوان باوەڕیان پێ نەکردوون هەڵبەت بەڕێزت لە خلالی نامەیەکی ڕەحمەتی مامجەلالەوە ئەو قسێت بۆ نەقل کردوون بۆچی باوەڕیان بە ئێوە نەکردیان پێشەوە باسێکی تر هەیە ئێمە مامۆستا سەلاحەدین و مامۆستا کەریم ئەحمەد کەوتن ئاخرجار لە بینی ئێمە پارتی و ڕێکەوتین دوای شەڕی ناوخۆی ئەوە بۆی ئەو دوو پیاوەیان ئەو دوو جامێرە دەورێکی دیاریان هەبوو لە بینمان دەربارەی مەسەلەی ئەنساری ئیسلام ئێمە مامجەلال تەمەن پێشە داوای لە من کرد کەوا وەزەکان گۆڕانی بەسەر هاتوو ئەمریکیەکان هاتوون لە مەتەقەکەنەوەوانە دوایی مامجەلال کاک مستەفای سەیقادری نار بۆ لای من لە سلێمانی کاک مستەفای سەیقادر هات بۆ لام ئەو کاتە کاک مستەفا جێگەری فەرماندەیی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو هات بۆ لای من و نامەیەکی مامجەلالی هێنا ئەڵێ ئەم شەو لە ئەنساری ئیسلام ئەدرێت حکوومەتی ئەمریکا لیانەدا پێم خۆش نییە کۆمەڵی ئیسلامی تووشی زەرەر بن حەز دەکەم ئاگاداری مامۆستا عەلی باپیر بکەی لەو منتیقەیە جابنەوە نەمێنێن لەو منتیقەیە دوورکەونەوە لەوان بۆ ئەوەی شەڕەکە دروست نەبێت لەگەڵ ئەوان زەرەر نەکەن من کاڵزێکم بۆ مامۆستا عەلی باپیر نارد بە برادەرێکی خۆمان ناوی کاک نەوزادی حاجی عەلی خەڵکی قیافەریە چووە لای مامۆستا کاڵزەکەی دایە مامۆستا یوتوب و تیوی وڵای ئەوە ڕەنگە هەر تاکتیکی یەکێتی بێ بۆ ئەوەی کە بە ناوی برایانی هینەوە ئەنسارەوە بێنە مەتیقەی لە دەستی ئێمە وەرگن و ئەمانە لەبەرەوە ئێمە باوەڕمان ڕەنگە بەو هینە زۆر نییە بۆ مەوزوعە بەڵام سوپاسی فڵان کەس دەکەم کە ئاگاداری کردوین ئەگەر لە گوڵەخانە بێت دووسێ ڕۆژی تر خۆم وەف دەگەنێرم بۆ وێن ئەی دووسێ ڕۆژ فریان ناکەوی تازە وشەوە ئەمریکا لێدات نامێکی بۆ منیش نووسی بۆ مامۆستا عەلی باپیر ئەڵێ ئەو مۆزوعە سپاس دەکەم و ئەگەر لە گوڵەخانە بوویت دێم سەر لێ دەم لێ ئەو مۆزوعە یاوف دێک هەوڵ دەدەین شەڕ لە منتیقەیە دروست نەبێ و کێشە نەبێت و ئەمانە ئەوە ینی مامجەلال من ئەو شایەتی بووە دەم نامەی بۆ من نووسی ئەوەش کاک مستەفای سەیقادر ئێستا جێگری سەرۆکی بەڵام دوایی بە کارەسات گەڕا جێگری سەرۆکی لێمە کاک مستەفای سەیقادر هاتە لام ئەو مۆزوعی پێوتم دوایەوە ئەوان کۆمەڵی ئیسلامی لە باتی ئەوەی لە گوێی ڕێیەکەی من بکەن ئەوان چون هێزەکانیان لە هەڵەبجە و لە سەیسادە و عەربەت و هەموو هێنا بۆ ئەوێوان زانی یەکێتی بۆ ئەوان هجوومەکە ینی یەکێتیە چێ سەریان هەمویان هێنا لە ڕێبایەکان دایاننا پێشتر مامۆستا عەلی باپیر داوای لە من کرد کە ڕۆژنامە نووسەکان بچن بۆ لای ئەوان ئەو کاتە کاگیوای کاک دکتۆر مەحموو لەگەڵ ڕۆژنامە نووسە ئەمریکی و بەریتانی و ئەفغانی و نازە هەمووش ڕۆژنامەی دنیات و یابانی هیوا بە منی وتی ئەگە تۆ ڕازی نەبی من ناتوانم بچم ئەمانە هەمویانین ئەم ئەمریکیانە زۆربەی زابت بوون ئەوانە هەموو GPS-یان پێ بوو هەموو بینیان پێ بوو ئەوە ئەوە بوو کە بوو بە سەبەبی ئەو لێدانەی
ئەوە کۆمەڵ لە هین زەرە بکات چونکە جولی ئیسلام ئەو بێمە دوو کەسیان تیاچوو لەو شەڕە من کاتڕاومەنێ لەبەرەوە سەریع ئەڕۆم ئەچمە سەر شەڕی داعش تقریبا 12 ساڵ تێپەڕێنم داعش طبعاەوە ڕەشەبایەکی مەرگ بوو هات بەسەر هەموو ڕێنی جەنابەتی ڕاکردن نییە داعش ڕەشەبایەکی مەرگ بوو هات بەڕێزت لە شەڕی داعشە کوڕێکیشی شەهید بوو و ئەفریقا و بەشدارێکی زۆرت کرد لەو شەڕێت پێت وایە شەڕی داعش چی بوو ینی ڕێکخراوی داعش تەنها ڕێکخراوێکی عسکەری نەبوو ڕێکخراوێکی سیاسی نەبوو ڕێکخراوێکی هونەری نەبوو داعش کە هات ئێمە خۆمان دوای 12 ساڵ توانیمان نەوت فرۆشین عێراق دوای چەند مانگێک بریمەر توانی نەوت فرۆشێ داعش دوای 3 ڕۆژ نەوتیان فرۆشت ئەنی مانای ئەوەیە داعش لە هەموو بوارەکاندا لە بواری پەروەردە لە بواری ئیدارە ئەوانە شارەزایەکی تەواویان هەبوو لە وڵاتانە مەجموعەیەکیان لە بەریتانیا عسکەریان کردو لە فەڕەنسا لە ئەمریکا دەوڵەتیان ئەمنی سەردەمی سەدام بوون مەجموعەیەکیان بە تاکید مەجموعەیەکیان لە زابتەکانی زمانی سەدام بوو شارەزایی عسکەریان هەبوو ئەجا خۆیان هاتن سیلاحیان دروستەکە مەسا ئاربیجی 500 مەترەوان کردیان 1500 مەتر بکلێ غازیان پێ بەستو ئەمە کەسی شارەزانەوێ ئەم شانەی پێ ناکرێت واتە داعش هێزێکی گەورەی کاریگەری نێودەوڵەتی بوون ئەوانە زۆریان مەسامل خۆی گوێم لێ بووڵێ 400 کەس لە بەریتانیاوە هاتووە نەزانام چەند کەس لە ئەڵمانیاوە هاتەوە چەند لە ئەمریکاوە هاتوونەتەوە بوونەتە داعش ئەمانە خۆ دیار و معلوم بوو ئەم هێزە لە ڕاستیا کە هاتن کێشەکان ئەوە بوو کە عێراق حکوومەتی عێراقیە هاتنە سەر حکومی عێراق لە دوای ئەوەی کە سەدام ڕووخان نەیانتوانی ئیدارەیەکی باش بەڕێوە بەرن لە عێراقدا کە نەیانتوانی بڵانسی بینی سونە و شیعە ڕاگرن کورد هەمووی ئەمانە بڵانسەکە لە بینی سونە و شیعە زۆر لارەسەنگ بوو ئەوانە بە ناوی سونەوە دروستکران ینی بە ناوی سونەوە چونکە ڕەنگە هەموو سونە داعش نابێ بەڵام هەموو داعش سونەیە غیری سونە باوە ناکەم ئەوەی کە داعشش نەبێت تەئیدی کردووە لەو کاتێ تەئیدی کردووە بەڵێ ئەو سونە پشتیوانیان لێکرد حتا ڕەنگە هەندێک جار هەندێک حیزبی ئیسلامیش نەیەوت ئەوانە کافرن نەیەوت ئەوانە مەسەلا ئەو برایانە سەریان لێشێوەوە هەڵەکارن بەڵێ هەڵەکارن ئەوانیانەوت لەوەدەوە سونەی هەموو سونەی دنیا پشتیوانی لێکردن داعش هێزێکی گەورەی نێودەوڵەتی بوو جوڵەی داعش مەسەلا لە نەتیجەی کەمتەرخەمی و نەتیجەی باش حکوم نەکردنی حکوومەتی عێراق بوو لەو ماوەیە شەڕی تایفی و ڕۆژانە 100 کەس کوژرا لەسەر ناوی علی و عومەر خەڵکە کوژرا لە بەغدا ئەنی ئەمانە وای کرد کە ئەو هێزە دروست بێ نەخۆ 900 کەس نسبەت کوردستانەوە کاک محەممەد بۆچی پەلاماری کوردستانیان نەخۆ بڕێر وان نەبوو لە مووسڵاوە چۆن بەرەو سەلاحەدین و ڕۆمادی و لە پڕەوە من ئەوە نەمان نەزانیم خۆی سەرەتا لە ڕاستیە سەرەتا وەفدێکی ئێران هات بەلامان چووە سلێمانی چووە هەولێر وتیان داعش دێت بۆ منتیقەکە نە یەکەتی باوەڕی وا بوو کە دێت نە پارتی باوەڕی وا ینی بۆ کوردستان بەڵێ ئەوەتیان تێن بۆ کوردستان و دێن سەر بۆم حدودی ئێمە دێن خەتەر ئەوانە ینی ئەنس بگەنە ئێران بەڵێ ئەوان خۆ لە نەوتخانەوە لە خانەخین و زۆر نزیکە حدود بوونەوە ئەوان ئەوە ڕێیان بوو من کە چوون بۆ هین بۆ کەرکووک من کەس پێی نەوتم چوون بۆ کەرکووک سەرەتا لە شەڕی داعشە بەڵێ لە شەڕی داعش بەڵام کەزانیم خەتەر کەوتوە سەر کەرکووک هێزەکەی خۆمانم پۆ کردو و ڕۆشتم بۆ کەرکووک کەرچوومە کەرکووک لەوێ پیاوتم هەم یەکێتیان پارتی بۆچی هاتوویت وڵات شەڕی داعش هاتووم وتیان داعش بۆ بەغدا ڕات بۆ بەغدا ڕۆ بۆ ئێرە نایەت بێت لە ڕەنگە تاکەل بەلاو نەجەف وانە بڕوە ئەویان بە من وت کە وەختێک داعش پێم وایە مەسەلا ئەوی کە گەیشتە کورد و عەرەب هەمووی عەرەبە گەیە کورد و عەرەب ڕەنگە ئەوانە نەسیحەتکاریان هەبوو بێت وەکو چۆن ئێستا ئەبینی هەم ئەمریکا هەم بەریتانیا هەموو عێراق کوردستان تەسلیمی بەغدا بکەین ئێستا ئەو کاتەی پێم وایە بۆ کورد و عەرەب ئەوان عەرەبن زۆر باشە ئەوە وایە کرد کە ئەوان بگەڕێنەوە بەسەر هەرێمی کوردستان پەلاماری هەرێمی کوردستان بدەن کاک حەما تا ئەو ڕۆژەش جەنابی کاک مەسعود هاتە کەرکووک کە ئێمەی بینی لەوێ ئەو جا تێگەیشتن کە حکوومەتی کە داعش پەلاماری کوردستان دەدا کاک حەما بە بچمە سەر دوا پرسیار کە بەلامەوە گرنگە بەڕێستان یەکێک بوون کە زۆر پشتیوانی ڕیفراندۆمتانە کرد لە سەرەتا ڕیفراندۆم هەموو حیزبە کوردستانەکان نەبوون بەڵێ هەموو حیزبە کوردستانەکان لە ژدەیەکی باڵی ڕیفراندۆم هەبوو هەمووی ئەندامون تێدا مەکتەب سیاسیان هەموو مەسئولەکانی حیزبەکانی تێدا بوو هەمووی لەگەڵی بوو
و پێم وایە ڕێفراندۆم لەسەر هیچ بناغەیەکی واقعیدانرا بوو ئەم ڕێککەوتنە دەستە جەمعەیە یەکێتی و پارتی و هەمووتانیانی یاخود بڵێ خۆ مناقەشە کرا چەندین کۆبوونەوەی لەسەر کرا ئەو مۆزوعە بەڵام ئێمەم پێم وایە ئەو کاتەش یەکینمان هەبوو ئەوە ئێمە لە سەرەتای شەڕی داعش و ڕێفراندۆممان کردای زۆر مهم بوو یعنی چونکە ئەوان کە شەڕی داعش کۆتایی هات ئێمە ڕێفراندۆممان کرد ئەوە یەکێک بوو لەوانە حکومەتی عێراق دەسەڵاتی پێ دوایەوە مەسا ئێمە ئەمانویست لە پێشە حەویجە ئازاد بکەین عێراق نەیەکرد عێراقی نا لە پێش بچین مووسڵ بۆی دوایی هاتە حەویجە هێزەکان کۆکاتەوە ئەگەر ڕێفراندۆمیش نەبووە پەلاماری کەرکووک و خانەقی نێدا عێراق ڕێفراندۆم ببووە نەبووە و پەلاماری کەرکووک و خانەقی نێدا پێت وایە کەرکووک و ئەو وەزعە تراژیدیەی کە دوایی بەسەر ڕێفراندۆم و کەرکووک و ناوچە چەشر لەسەرەکان پێت وایە ئەوە خیانەتێکی مێژوویی بوو یار واقعێک بوو ئەبووە ڕۆبە من پێم وایە سەرەتا ئەوەی کە کرا ئەمریکا لەگەڵمان ڕازگۆ نەبوو ینی ئەمریکاش ڕازی بوو بەو پەلاماردانە ئەمریکا لە کەیوان بوو ئێرانەکان لە تازە خورماتوو بوون 3 کیلۆمەتریان بین بوو هەردووکیان ڕێیان وا بوو کە جێی عێراقی بێت ناو کەرکووکەوە چەندێ دژی یەکەن هەردووکیان تەنسیق بوون بۆی کە جێی عێراقی بێت ناو کەرکووکەوە ئەنی ئەمە یەکێک بوو لەو ئینانە بۆیە من پێم وایە ئەوەی کە لە کەرکووک کرا ئەوەی کە لەوە کرا بەرامبەر من پێم وایە ڕێفراندۆم تاکە بڕیارێک بوو کە کورد باجیدا لە پێناوی نەتەوەی و نەپێناوی سربەخۆیدا تاکە بڕارێکی ڕاست و دروست بوو و ئەوانەیش کە بڕیارەکاندا بە تایبەتی کە مەسعود بارزانی و کاک کۆسەرت و ئەوانەی کە خاوەنی قەرارەکان بوون و لەگەڵ حیزبەکان من پێم وایە ئەوانە سەرۆرێکی گەورەیان بۆ خۆیان تۆمار کردووە تاتێ پێت وایە زۆر جار ئەوترە ڕێفراندۆم مۆرچێکە لە گیرفانی گەلی کوردستان جارێک ئێمە ڕێفراندۆممان پێویست نییە هەتا ڕێفراندۆم هەر کاتێمانێ وەرەقەیەکی بەهێزە کارتێکە بتوانین بەکاری بێن بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی دیدارمان لەگەڵ بەڕێز کاک محەممەدی حاجی مەحموود تاکو بەرنمەیەشی تر و میوانێکی تر و دیدارێکی تر خواتان.